ئەو پیاوەی لە دووی خۆیە گەڕێت بەشی شەشەم و کۆتایی. نامەکان. ڕێک 7 مانگ دوای ڕووداوەکە نامەیەکم بەدەست گەیشت. زیاتر لە چەند تێبینیەک دەچوو. یەکێک لەو ناماناڵەیە لە ئێستایا پەیامەکانی نور دەخوێنمەوە و دەیخوێنم و قوڵی تێفکرێم و لە جیهانە بێسنوورەکەیە ونەبم وەکو شیفایەک بەهانامەگات و تۆفانەکانی ناوڕۆحم هێم نەکاتەوە. نامەکە لە کەک ساڵ حەوە بوو. لە نامەکەیە ناونیشانێکی پۆستەی پێدا بوو. خێرا تاومدا قەڵەم و کاغەز و چی لە دڵما بنووسیم. هەموو حەسرەت و شەوق و تاسەمەندیم هەڵڕێشت. چەند مانگێکی تریش تێپەڕین کەچی هێشتا وەڵامی نامەکەمم پێ نەگەیشتە بوو. بەڵام من بێگوێدانە ئەمە یەک لەسەر یەک نامە منارد. بەداخەوە نامەکان وەکو خۆیان بەدەستم دەگەیشتنەوە. 3 ساڵ دوای بەسەرهاتەکە و لە کاتێکا کە تەواو هیوابراو بووبووم نامەیەکم بۆ هات. ئەو ڕۆژەوە مەزانی جەژنە. نامەکە دەستیە خستە سەربرین و نەخۆشیەکانی سەردەم و ڕێگاچارەکانیانی دیاریە کرد. ئەم نامە دوور و درێژ و پڕ لە پەندەم چەندەها جار خوێندەوە و گشت جارەکانیش نەمەتوانی بەر لە فرمێسکەکانی خۆم بگرم. خێرا نامەکەم بڵاو کردەوە بە دەوروبەری خۆمە. حەزمە کرد ئەو خۆشی و شادیە بە برایانی تریش وەکو من بیچێژن و پێیان بگا ببێتە مژدە و کوڕێکی تازە بۆ مسڵمانان. ئەم نامەیەی مزگێنی ئەو بەهارە ئەدا کە پەیامەکانی نور لە دڵەکانە ئەینەخشێنێ بۆ مایەی خۆشی و بەرەکەت بۆ ئێمە و هەستەکانمانی هەستان بۆ سەر پێ. ئەمەش نامەکەیە کاڵێ: برای زۆر بەڕێز و بەنرخم، بەهۆی ئەم نەخۆشی ئیفلیجیەوە کە 2 ساڵ لەمە و بەرتوشی بووم ناچار بووم وەڵامی نامەکانە دوا بخەم. لە نامەکەتدا دەپرسیت کە چۆن شەمەندەفەری ڕاستیەکانی ئیمان بووم و چۆن بەو شەمەندەفەرە گەیشتم و چۆن شەرەفی ئەوەم پێبڕا حەزەکەی بزانی دەربارەی ژیانی ڕابردووم. وا هەستەکەم مادەم خۆت ئاگداری چۆن پەیامەکانی نورم ناسیوە ئیتر پێویست بە ڕوونکردنەوەی زیاتر ناکا. بەڵام بۆ ئەوەی دەری بخەم کە ئەم پەیامانەی ڕاستیەکانی قورئان دەدەن بگوێی ئەم سەردەمەیە و چ گۆڕانێ دروسەکەن لە دڵە سەرکەش و یاخیەکانە و چۆن هەموو ئەو ڕێباز و سیستەمانە پارچە پارچە ئەکا کە وەکو ڕێگا چارە خراونەتە بەردەستی مرۆڤ یەم سەدەیە. بەڵێ بۆ دەرخستن و سلماندنی هەموو ئەمانە پێویستە سەردەبەری ژیانم بە هەموو جوانی و ناشرینیەکانیەوە بگێڕمەوە بە چاوی پند لێوەرگرتن بۆی بڕوانم. باوکم لادەیەکی هەژار بوو کە هەموو نەهامەتی و نەبوونیەکانی جەنگی جیهانی یەکەمی بە چاوی خۆی بینیوە. هەرگیز بەوەی دەستی دەکەوت نەیەتوانی زگی خۆی تێر بکات و ڕووی نەبوو بچێتە ناو خەڵکو و هاوار بکات و بڵێ منیش وەکو ئێوە مرۆڤم. لەو قات و قڕیەیە سەرەتا دایکم و دواتر 4 برا و خوشکی لە خۆم گەورەترم مردن. باوکیشم لە ترسی ئەوەی نەوەک من برسی بم ڕۆژێکی زستان چوو بۆ ڕاوەماسی و چیتر نەهاتەوە و ئاو بردی بێ ئەوەی ببێ بە خاوەنی کفنێکیش. ئەو کاتا 5 ساڵان بووم. لەم دنیایەدا بە تاقی تەنیا مامەوە. کەسێکم نەبوو پێم بڵێ ڕۆڵێکیان و بمنێ بە سنگەوە و ئەسرینم بسڕێت و نازی بەسەرا بکەم. لە هەلومەرجێکی ئاوا دژواردا و نالەبارە کەوتمە کۆڵان و سەرجادەکان. بە سەدەقەی خەڵکی زگم تێرە کرد و زۆر شەوانیش بە برسێتی ڕۆژمە کردەوە. ژێری پێم نەک هەردڕک بەڵکو بزماریش نێبڕی. ئەم ئازارە قوڵە جۆرێک لە سەرشێتی و یاخیبوون و سەرکەشی لە بناچێندبوو. لە 10 ساڵیە هەستەکانی لە جۆری بەزەی و ویژدان و ئەو شتانە لە بوونمان نەما بوو. بەم هەستە پیسانەوە چوومە قوتابخانە. قوتابی و مامۆستاکانی چواردەورم نمونەی پەستی و نزمی بوون. لە دەرفەتی ئەگەڕان بە کۆمۆنیزم تەڵقینی قوتابیەکان بدەن و تەڵقینی منیشیان دادا. هەموو دڵمدایە دەستی ئەم مرۆڤانەی کە ڕێک بە زمانی دەردەکەی من دەتوان. مامۆستاکانمان دەیانویست بە هیچ شتێک باوەڕ نەکەن کە بە چاو نابیرێت و بەدەست ناگیرێت و گوێمان لە دەنگی نابێت. بەم شێوەیە پایە سەرێکیەکانی ئیمان یەک لە دوای یەک
سڕانەوە لە مێشکی مندا بە جۆرێوە لێ هاتبوو هەمومان گاڵتەمەند بەخۆ بە فریشتەکان و بە قەدەر و بە زیندووبوونەوە ئاکرد. چونکە من قوتابێکی زیرەک و لێ هاتوو بووم، زیاتر کارم لەسەر کرابوو وەکو نمونەیەکی بەرجەستەی بێباوەڕی و کۆمۆنیزم نیشانی ئەوانی تر دەدرام بە شێوەیە فەلسەفەی مارکسیزم و هەموو مێژوەکەیم پید بە پید لەبەر کردبوو، بۆیە هەموو کەس پێیانەوتم لێنین. لەم ڕێدا خێرا بەرەو پێشچووم و بەرپرسیارەتی قوتابخانە و گەڕک و پاشان ناوچەم وەرگرت. ئیتر هەموو ڕێگاکان لە بەردەمی منە ئاوەڵا بوون و گەیشتمە قۆناغی پلاندانان و بەڕێوەبردنی کارەکان. بوومە بەرپرسێکی گرنگی ئاسایش تا ئەو ڕۆژەی خاننشین کرام بێماندوو بوون و بێ ئەوەی بێتاقەت ببم خزمەتی پەیامی کۆمۆنیستی و مارکسیەتمە کرد. ملیۆنەها سەرچاوی یارمەتیم کۆ کردبووەوە بە مەبەستی سەرخستنی بانگەشەکەم. لە ڕێگەی ئەو پێگە و دەسەڵاتی کە هەم بوو دەمتوانی دەستم بگاتە گشت سەرکردە جیهانیەکانی کۆمۆنیستی و لەگەڵ یانە ڕوبەڕوودا بنیشم. لەژێر ناوی پاراستنی دەوڵەتە بە چوار چاودێری هاتنی ئەو ڕۆژە بووین کە دەوڵەتیایە بڕوخێت و وتیایە ئەڕوخێ. هەزارەها لاومان لە بڕواداری و لە ئیمان کرد. لە کۆتاییشا کە گریاین یاخود کە گیراین بە سزایەکی سووک لی دەرباز بووین. ئەمەمان بە شەرەف زانی و هەستەکانمان نەکوژانەوە و بە پێچەوانەوە ئیشتیهامان زیاتر بزووە بۆ ڕێبازەکە. هەموو گردیلەکانی جەستەمان و هێز و توانامان بوو بۆ فەرمانبەرداری کۆمۆنیزم. تەنانەت خەویشمان لەبیر چوو بوویەوە کەچی بڕوانە قەدەر چیەکە. ئەو ڕاستیەی کە من سەراپای ژیانم لە جیهانی کۆمۆنیستیا بە دوایە وێڵ بووبووم لە تەنها گەشتێکە بۆم ڕوون بوویەوە و هەمووی بووە سەراب لە بەرچاوم. لە یەکێ لە مانگەکانی پاییزی ساڵی 1970 لە قەیسەری سواری پاس بووم تا بچمە ئەدەنا. کاکی شۆفێر وتی کێ ئێوێ گۆرانی و بەستە بڕێت. با بفەرمێتە لای میکرۆفۆنەکە. ڕێمان دوورە و وانە بێ تاو نابێ. هەم کاتەکەمان لێ ئەڕوات و هەم سەرگەرمی شەبین. من ئەمم بە فرسە زانی و هەستامە سەر پێ. دەنگە خۆشەکەم و گۆرانیەکانم سەرنشینەکانی مەست کرد. کە زانیم زەمینەیەکی لەبارم پێکێناوە چیتر گومانم لێ ناکەن کەوتمە قسەکردن. وتم هاوڕێیان کەس هەیە لە ناوتانە بەختەوەر و شادمان بێ؟ ئەم پرسیارە وەک گول لە داباریە سەریان و وشک بوون و تووشی سەرسامی کردن. بەردەوام بووم. کەستانتیا هەیە بڵێ کەش پێویستیەکانی ژیانم دابین کردووە و چیتر پێویستیم بە هیچ شتێکی تر نییە؟ اینجا دام لە بنی کولەکەکە. وتم نەخێر هاوڕیانم، ئەمانە هەڵبەتە کە ئەستە من، چونکە ئێوە مەحرومن لە ڕژێمێ کە ئەمانەتتان بۆ دابین بکات و وەڵامی ئەم پرسیارانە بۆ ئێوە بداتەوە بەئارێ. بە زمانێک کە سەرنشینەکانی پاسەکە لێم تێبگەن و بە وریاییەوە نەوەک پێ بنێم بە هەستێک یان بیرروباوەڕێکیاندانا بیرروباوەڕێکی ئەوان و تووڕیان بکەم کەوتمە باسکردن و پرۆپاگەندەکردن بۆ پەیامەکەی خۆم. 2 سەعاتی ڕێک وتارم مابۆیان. هەموو حەیران مابوون. گەنجێک لەناو گەشتیارەکانە دیار بوو ئەم شتانەی بەدڵ نییە و ئاگام لێ بوو لە هەلێکە گەڕام. لە نێو چیا مەزنەکانی تۆڕۆزدا کە پاسەکەمان تایەکەی تەقی گەنجەکە فرسەتی هێنا و گرتمی. زۆر خاکیانە و دوور لە هەموو لوت بەرزیەک پیرۆزبایی لێکردم. وتی مامۆسای بەڕێز، بە قسەکانتان ئیمانتان زیندوو کردەوە و ئێمەتان زیندوو کردەوە. زۆر بەباشی خۆتان پەروەردە کردووە. زۆر بابەت هەیە کە هیوادارم جەنابتان بۆم ڕوون بکەنەوە و سوودم پێ بگەێنن. بۆ نمونە مرۆڤ چییە؟ ئەم پرسیارەی کە هیچ وەخت چاوەڕێی نەبووم بە شەواری خستم لە کاتێکە ژیانی سەرکردە مارکسیەکان و ناوڕۆکی هەموو دانراوەکانیان و ورد و درشتی مێژووی وڵاتە کۆمونیستەکانم دەزانی کەچی هیچ کاشتیوە نهاتبوو بە مێشکمە. ناسینی خۆمم لەبیر چوو بوو کە من هەمان پرسیارم ئاڕاستی ئەو کرد. وتی ئەمە بابەتێک نییە ئاوا سادە و سەرپێیانە باز بکرێ. کتێبێکی بچووک لە گیرفان مایە. ئەگەر بەلاتانەوە ئاساییە با بە یەکەوە شتێکی لێ بخوێنینەوە. چووینە گۆشەیەکی تەنهاوە. بە هەموو توانای ئەیویست بوونی خوام بۆ بسەلمێنێ. لە بەرامبەر هەندێک لە پرسیارەکانمە وەڵامی زۆر جوانی دامەوە. تێگەیشتم ئەم گەنجە کەسێکی ئاسایی نییە. لە کۆتاییە دوای ئەم هەموو ساڵەیەکێکم دۆزیوەتەوە لە ئاستی خۆما بێ بە جۆرە فەلسەفەی کۆمونیزمی بەقەدەر من باش ئەزانێ. گفتوگۆکەمان تا گەراجی ئەدەنە بەردەوام بوو. حەیران مابووم. هێشتا گەشتی هاوڕێلاوەکەم تەواو نەبوو بوو. قۆڵیم گرت و وتم ناڵم بۆ هیچ شوێنێ بڕۆی. ئەبێ بگەینە ئەنجامێک. مێشکم تێکەڵ و پێکەڵ بووە. پرسیاری زۆری ترم ماوە. هەر چۆنێک بۆ ئەبێ ئەمڕۆ لێرە بمێنینەوە. گەنجەکەوتی بە مەرجی ئەمێنینەوە بێتە میوانی من. ڕێکەوتین بەیەکەوە چوون بۆ ماڵی هاوڕێکی ئەو. مامۆسالاوەکە بە کتێبەکانی بەردەستی یەک بە یەک وەڵامی هەموو پرسیارەکانی دامەوە. ئەو گرێکیۆرە و گومانانەی ساڵانێک بوو خۆیان لە ناخما مەڵازدا بوو وردە وردەکرانەوە و ڕوون بوونەوە.
ئەم حاڵە بەردەوام بوو تا بانگی بەیانی فەرموو. ئەو گفتوگۆیە کاریگەریەکی زۆری لێکرد بووم. یەکەم جارم بوو بێبەزەیانە لە خۆم بپرسمەوە بە خۆما بچمەوە. مێشکم جمەیە هات لەو پرسیارانەی سەبارەت بە هۆکار و ئامانجی دروستبوونی خۆم هەم بوو. لە ڕاستیە پێکدادان و ناتەباییە ناوخۆییەکانی نێو کۆمۆنیزم و ئەو کردارە دوور لە لۆجیکانەی تایە پەیڕەو ئەکران بە بەردەوامی بووبوونە سەرچاوی گومان و پرسیار لای من. بەڵام ئەم گفتوگۆیە بە شێوەیەکی زۆر کاریگەر بناغی باوەڕ میلەقاند و خستێ لەرزە. کۆمەڵێک ئاسۆی نوێ لە بەردەم ماکرانەوە. بەم کەف و کوڵ و جۆش و خڕۆشەوە وەستاین بۆ نوێژ. یەکەم نوێژ بوو. ئەی خوای ژیان چەند حەز و لەزەتێکی بەتام بوو. تا نوێژەکە تەواو بوو من گریام. ئەو حەقەتە ئیمانیانەی گوێبیستیان بووم دەستیان خستە دڵمەوە و چی پیسی و بێباوەڕی هەبوو لە بنەوە دەریان هێنا. ئیتر هەوڵدان بۆ نوێژنکردنەوەی تاوانکاری و کارە ڕوخێنەرەکانم بووبوونە خولیای سرم. ساڵی 1970 چوون بۆ ئەمریکا بۆ سەردانی کوڕەکەم. لەوێ تووشی ئەفلیجیەکی قورس هاتم. هەموو گیانمی گرت بووە و خراب و مەژێر چاودێری وردەوە لە نەخۆشخانەیە مامەوە. ئەلەو کاتەیە خەوێکم بینی کە هێشتا لە ژێر کاریگەریەکەی ئەو خەوەیام. مامۆستا سەعید نورسی لەگەڵ یەکێکی ترا تەشریفیان هێنایە ئەو ژوورەوە کە من تیایە نووست بووم. کە جەنابیانم بینی بۆ دەربڕینی حاڵی ناجۆری خۆم دەستم کردە گریان. لێم نزیک بووە و مامۆستا نورسی وتی تۆ ئەوەندە گوناهت هەبوو ئەم ئەمریکایە نەیەگرت و لێی ئەڕژایە دەریاکانەوە. پەیامەکانی نور بوونە کەفیلی ژیانت و ئەم نەخۆشیەشت بۆیە پێدراوە تا ببێتە کەفارەتی گوناهەکانت. ئارام بگرە و شکرانە بژێر بە. ئاوری دایەوە بۆ ئەو زاتەی لە پشتیەوە بەڕێز و حورمەتێکی زۆرەوە وەستا بوو فەرمووی وانیە مەولانا خالید؟ وتی وایە مامۆستام. بە هەیەجانی ئەو خەوە بە ئاگا هاتم و بینیم ژیان گەڕاوەتەوە بۆ نیوەی جەستەم. ئێستا چەند مانگێکە هاتومەوە نیشتیمان تاکە دڵنەواییم لە هەمبەر ئەم لە خۆشیە تاقەت بڕوکێن و قورسەیە تەنها پەیامەکانی نورە. خۆم ناتوانم بیخوێنمەوە. کوڕەزاکەمەی خوێنێتەوە منیش لەسەر کاسێت تۆماریانەکەم تا ئێوارە بە حەز و شەوقێکی زۆرەوە گوێیان بۆ بگرم. کە ئەو ڕوونکردنەوە ناوازە و بەڵگەکانی یەکتاپەرستی ناو پەیامەکانی بینەرەکانی گەشتیارێک بەناو گەردوونە کە یەکێکە لە کتێبەکانی ئەبیستم ئەوەندە تێکەڵاویانە بم و ڕۆ ئەچم ئەوەنە ڕۆ ئەچم تایە ئیتر پێویستم نە بە حەبی ئازارشکێن و نە بە دەرزی مۆرفین هەیە تا ئازارە بەسیۆکانم لەبیر بێتەوە. پەیامی حەشریش وەک مناڵێک دەمگرێنێ کەچی جاران گول لە بچوایە بە قاچمان نەمەوت ئۆف. هەرگیز ئەو ڕابوردۆ چڵکن و بەربادەم لە یاد ناچێ. هەرگیز ئەو ترسە جێم ناهێڵێ کە لە کاتێکا سزای تاوانی بێباوەڕی بۆ ماوەی چرکەیەک ئەوەندە زۆر و بێئەندازە بێ داخۆ سراپای ژیانی 40-50 ساڵ ئەبێ سزاکەی چۆن بێ. ئەمە دەمهێنێتە لەرزە. ئەم تەمەنەی لێوان لێوە لە تاوان و هیچ یاسایەکی مرۆیی ناتوانێت سزای شایانی خۆی بداتێ داخوازی بوونی دۆزەخێکی هەمیشەییە. بەڵام هانا بەرەو دەرگای میهرەبانی ئەو خاوەن توانستە ئەبەم و داوای لێخۆشبوون تێکڵاوی فرمێسکەکان مەکەم و پێشکەشی خوای گەورە و مەزنیەکەم. ئەزانم ئەوەندە دلۆڤانە هەرگیز دەستە بەرزبووەکان بۆ لای و لێوە جوڵاوەکان لە پێناوی ئەودا و پەشیمانی ئەوانی گەڕاونەتەوە ناومێد ناکا. ئەمەش دڵم خۆشەکە. مرۆڤ لە کاتێکان نەخۆش و دەستەوسان و لاواز بێت و گەشتێتە کۆتایی تەمەنی تەنها هێزێ ئەتوانێت دڵنەوەی بکە کە دەسەڵاتی بەسەر نەخۆشی و لاوازی و مردنا بشکێ. ئەگینا نەپارە و نەماڵ و نەمناڵ ناتوانن ببنەهی جێگەی هیوا و ئومێد. نەک هەر نابنە دڵدەرەوە بەڵکو ئەو ئازارەی لە هەستکردن بە جودایی ئەوانەوە پەیدا ئەبێ لە هەزار ئەفلیجی ناخۆشترە. پێویستە من ببمە نمونەیەکی بەرجەستە بۆ ئێوە چونکە من لەم ڕاستیە ژیاوم. براکەم وەکو کەسێک کە گەیشتومەتە لووتکەی ملنەدان و بێباوەڕی ئەڵێم ئەم شەپۆلی سەرپێچی و تاوانکاری ئەم ڕۆژگارە کە لە مێژوویە وێنەی نەبووە بەم ڕووخاندن و کاولکاریانەی کە دەیکا دژی هەموو دینەکان و مرۆڤایەتی وەستاوەتەوە و گەیشتوتە ئاستێک گردوون بەرگەی ناگرێت و موچۆرکە بەرجەسەیە دێت بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ئافاتەی کە پارەی بێشمار و پلان و تەڵەکەی جۆرا و جۆر بۆ دابینکردنی و بۆ بە ئەنجام گەیاندنی دێتە دی. پێویستمان بە پەیامەکانی نور هەیە کە ڕافەیەکی مۆدێرن و سەردەمانی قورئانی پیرۆزە و ڕەچەتەیە بۆ لاشەی بیماری مرۆڤایەتی. هیچ چارەیەکی ترمان لەبەردەستان نەماوە. من ئەمەم ئەزمون کردووە هەر لایەنێ بێوێ مافی نیشتیمان و مرۆڤایەتی و بەڵکو گردوون بەگشتی بپارێزێ ئەبێت یەکەم کار کە پێی هەڵەسێ بڵاوکردنەوەی پەیامەکانی نور بێ.
ئەکینا بەرگەی ئەم ئەستەمە ناگرێت و ئەم ڕۆژگارە بەڕاستی چارەسەرێکی بەو جۆرەی ئەوێ. ئیتر ئەم باسە ڕەوانەی ئەوانە ئەکەم کە خاوەن ویژدان و دڵسۆزین، چاوەڕێی نیزاکانتانم و چاوتان ماچەکەم. 16 دەی 1983 ساڵح گۆککایە، ئیزمیر. نامەی دووهەم. لە نامەی دووهەم ئاڵێت: نامەیەکم نارد بۆ ناونیشانی ئەمریکای کاک ساڵح. وەڵامی نامەکەم لە ساڵی 1985 پێگەیشت، لە کاتێکە لە ساڵی 1984 نووسرا بوو. نامەکە کاک ساڵح خۆی نووسی بووی، بەڵام کوڕەکەی ناردبووی. لە ناویا تێبینێکی بچووکی تێدا بوو کە کوڕەکەی نووسی بووی. 2 ڕۆژ دوای وەفاتی باوکم چوومە ژوورە تایبەتەکەی خۆیەوە. لەسەر مێزەکە نامەیەکی لێ بوو کە ناونیشانی ئێوەی لەسەر نووسرا بوو و ئامادە بوو بۆ ناردن. باوکی ڕەحمەتیم نامەکەی نووسی بوو، بەڵام مەرگ ڕێی پێ نەدا بۆتانی بنێرێ. ئەم نامەیە وەک وەسیەتێکی باوکم بۆ ئێوەی ئەنێرم. باوکی بەڕێزم بە یارمەتی مسلمانانی ئێرە بەڕێ خراپ بۆ نیشتیمانی هەمیشەی خۆی بەرەو گۆڕستان بەڕێکرا و وەفاتی کردووە. واتە ئەم نامەیە پێش 2 ڕۆژ بە وەفاتی کاک ساڵح نووسراوە. لەژێر نامەکەیان لە بری واژۆ نووسرا بوو کوڕی کاک ساڵح. وەفاتی کاک ساڵح چەندە دڵگرانی کردین. نامەی دووهەمی ئەوەندە دڵخۆشی کردین. ئەم نامەیی کە چەند جارێ خوێنمەوە وەکو نامەی یەکەم بە هەموو ئەم نیشتیمانەیە بڵاو بووە، دەما و دەم خەڵکیەکی ڕایەوە. ئەمەش دەقی نامەکەیە. ئەی ئەو برا خۆشەویستەی، گەرچی بە مادە و جەستە لێم دووریت، بەڵام لە جیهانی معنەویە زۆر لێم نزیکی. لە نامەی پێشووتا هەستم کرد زۆر مەراقی بارودۆخی منتە برام. زۆر حەیفە هێزی مەراق واتە حەزی فێربوونی خۆت لە کاروباری کەسێکی گوناهباری وەک منە بەفیڕۆ بدەی، چونکە شتێکی ژیرانە نییە لە کاتێکا جەوهەرێکی بە نرخی وەک ئیمان وەستاوە تۆ بیت و ئەم خەم و خەفەت و مەراقەت لە چەند شتێکی بێمانایی وادا بەکار بێنیت. براکەم، ئێستا حاڵی مادیم زۆر پەرێشانە، نەک هەستانە سەر پێ، بەڵکو هێزی قسەکردنیشم نەماوە. لە کاتێکە ئەم چەندی ڕەڕەشەکەمەوە وەک مناڵی خۆمە بینم کە لەسەر سینەی گەرمی دایکی دابڕابێ. ئەم حاڵەی لاوازی و دەستە و سانیەم یادگاریەکی کۆنی بیرخستمەوە کە هەرگیز مەحاڵە لە یادم بچێ. من یەکێک بووم لەو گەنجانەی کە لەسەر خواستی مارشالتی تۆی سەرۆکوەزیرانی یوگسلافیا بانگێشتی بەلگراد کرابووین. بیستمان ڕابەرێکی تر لە تەمەنی 83 ساڵە و زیاد لە 70 ساڵی ژیانی فیداکارانە لە پێناوی کۆمۆنیستیان لە یوگسلافیا بەختی کردووە. بیستمان کە زۆر نەخۆشە و لە جێگایە. پێشتر ناو و سەر لەبەری ژیان و هەموو ئەو کار و چالاکیانەی ئەومان وەک ناوی خۆمان لەبەر بوو. زۆر سەرسام بووین بە کەسایەتیەکەی. بە فرسەتمان زانی و خێرا خۆمان گەیاندە ماڵی ئەم کەسایەتیە بەهێزەی کە تەواوی 70 ساڵی تەمەنی لە پێناوی مارکسیەت و ڕێبازی کۆمۆنیستیا سرف کردبوو. ڕێخستنەکانی قوتابیانی کۆمۆنیزم بوون لە وڵاتەکانی خۆیانە. کە چوونە ژوورەوە بینیمان دیوارەکان پڕ بوونەتەوە بەو مەدالیا و بەڵگەنامە و شەرەف و ڕێز لێنانانەی کە لە پاداشتی سەرکەوتنیان لە مەیدانی کۆمۆنیستی جیهانیە پێی بەخشرا بوو. ئەم پیاوەی کە بە یەکێک لەو 15 کەسایەتیە کاریگەرانەی جیهانی کۆمۆنیزمدا ئەنرا نووسا بوو بە جێگەکەیەوە و نرکە و ناڵەیە هات. ئێمە هێشتا لەناو ئەو خۆشیە ئەژیاین کە ئەو شەرەفەمان پێبەخشراوە ئەم پیاوە مەزنە ببینین. بە زەحمەت توانی ڕاست بێتەوە و دانیشێ. خزمەتکارەکان وەک پەروانە بە دەوریا هەڵە سوڕان. ئەتوت ئازار و ناڕەحەتیەکانی ئەو هەموو ساڵە لە خەت و چرکەکانی و هەروەها لە لۆچ و چرچەکانی ڕوخساریان نووسراونەتەوە. ئەم دەم و چەناکەیی وتاری بۆ هەزارەها کەس دابوو. ئەمڕۆ بوو بە تەڵەی تەقی و دەست و قاچی تەنها ئێسقانەکانی مابوونەوە، چونکە ئێمە ئینگلیزیەکی باش مەرەزانی بە ئاسانی دەمانتوانی لەگەڵی بتوین. بۆ ساتێک نیگام ئاوێتەی نیگاکانی ئەم گەورە مارکسیستە بوو.
چاوەکانی پڕ بوو بوون لە فرمێسک و لێوی ئەرەرزی. دەموچاوی ئەوەندە غەمگین بۆ ئەتوت لە تاو ئازاری دابڕان و جوودایی لە ژیانت لێتەوە کە هەستم بەمە کرد ویستم دڵی بدەمەوە وتم مامۆستاگیان ژیانی ئێوە پیت بە پیتی لە لاپەڕە زیڕینەکانی کۆمۆنیستیان نووسراوەتەوە. هیچ هەڤاڵ و هیچ هاوڕێک نییە کارەکانی ئێوە بەرز نەرخێنێت و چاپڵەتان بۆ لێ نەدا. هەمومان حەیران و سەرسامی جەنابتانین. وەک پەرسراوێ بەڕێستان بەڕاستی ڕێز لێگرین. بۆچی مردن ئەوە ئەتان ترسێنێ؟ گەرچی لەوانەیە بەجەسە لە ناومانە نەمێنیتەوە، بەڵام لە نێو شارەکان تا تۆ ئەژیت. کەوشەی مردنی بیست وەک ئەوەی بوومەلەرزەیە بیهەژێنێ لەرز دایکرد. بۆ ساتێک ڕووی ترش بوو وەلۆچ کەوتە نێوچەوانی و هەناسەکانی خێراتر بوون. ئەو قسانی کە بە دەنگێکی لەرزۆک و گریاناوی وتنی ئێستاش لە گوێمە ئازرنگێتەوە کە وتی هاوڕێ من ئیترە مرم، ناتوانم ڕاددەی ترسناکی مرگ بۆ ئێوە باس بکەم. گەر بشتوانم سەرکەوتوو بم لە باسکردنیە هەرگیز ئێوەی گەنج و لەش ساغ لەم تەمەنەیە لێم تێناگەن. بیر بکەرەوە مردن یانی نەبوون و بوون بەخۆڵ، ڕۆشتنێکە کە جارێکتر گەڕانەوەی لە دوانیە. ئەمە خەریکە شێت مەکە. جیابوونەوە لە دۆستان و خۆشەویستان و ناوبانگ و دەسەڵات و سەرۆت و سامانێکە هەمە تێناگەی چەند سامناکە. من ئێستا هەموو چرکەیەکم مردنێکە. مەرگ ئەوەنە ترسێنەر و زیندەقیە هەموو ساتێک لە ژەهر ڕشتنی بەڕاستی بێبەش نابم و بەردەوام ژەهرەکە بەسەرما. هاوڕیان ئەمەوێ بەدڵێکی فراوانەوە لە بەرچاوی ئێوەیە ئەم دان پیانانانە بدرکێنم. ئەگەر دوای مردن زیندوو بوونەوە و پاداشت و سزا نەبێت و ببمەوە بە خۆڵ، ئەیکەواتە نرخ و مانای ئەم هەوڵ و تەقەلایی من چی بوو کەیام؟ باشە ئەم هەموو هەوڵ و تەقەلایی کە منیام پاداشتەکەی ئەمەیە کە بمرم؟ پێم بڵێن لە دڵی هەڤاڵانە ئەنێژرێم و هاوڵان و هاوڕیان چەپڵەم بۆ لێ ئەدرێ، بەڵام ئەمانە بە من چی؟ ئەمانە بۆ خۆیانە و بازاری خۆیانی پێگەرمەکەن. دوای ئەوەی تیا ئەچم ئایا دەنگی چەپڵە و ڕێزلێنانی ئەوانەی دوای من وێژدانی ئەو مارود و پشکانە ئەبزوێنێ کە بەرجەستەی منەکەون و گیانمە پێکن؟ پێم بڵێن ئەم ڕۆشنەی ئێمە بەرەو کوێیە؟ مارکس و ئەنجلس و وەلینین نەیانتوانی ئەمە ڕاو بکەن. ناچارم دان بەوا بنێم کە من ئیتر باوەڕم بەخوا و پێغەمبەر و زیندوو بوونەوە هەیە. من ناتوانم باوەڕم بەخوا و بە پێغەمبەر و بۆ زیندوو بوونەوە نەبێت. وەرنە سەر چرپاکەی من ئینجا ئەزانن چۆن ئیمان بۆ هێن و ئەزانن 70 ساڵی تەمەنم هیچ نەبوو. بێدینی چارەیەک نییە. بیر بکەنەوە ئەم گردون و ئەم کەونە ناوازەیە و ئەم کۆشکە مەزنە یعنی ناکرێت بەدیهێنەرێکی نەبێت. پێویستە بەدیهێنەرێکی هەبێ. بەڕای من ناگونجێت مردنیش کۆتایە ڕێگەکە بێ. پێویستە شوێنە هەبێت تایە چاکەکاران پاداش بکرێن و پاداش بدرێنەوە، بەدکارەکانیش سزای خۆیان وەربگرن، چونکە ئەوە تا بە چاوی خۆمانەوە ئەبینین ستەمکار و ستەم لێکرا وەک یەک لەم دنیاە کۆچەکەن. ئەم کێشمە نابێ هەروە ئەکۆتایی بێ. من بە وجدان هەز بەمە ئەکەم بە جۆرێ ئەو ستەم و زۆرەی لە ملیۆنەها مرۆڤمان کردووە ئێستا دەستی لە بینم گیر کردووە. ئەبێ یەکێک هەبێ گۆ بۆ داد و فریادی ئەمانە ڕابگرێ. گەروانە بێ مرۆڤ بە چی سوکنایی دێ؟ پێویستە ئەمانە ڕوونکردنەوەیان هەبێ. مارکس لەمەیە هەڵی کردووە و مێشکی ئێمەشی سەرخۆش کردو و مێشکی ئێمەشی تێکا. بە جۆرێ هەتا مردن لە دەرگامان نەدا هەز بەمە ناکەین. لەوانەشە پلە و پایە بریقەدارەکان ڕێگر بن لە بەردەم بینینیا. من لەسەر ئەم بیر و باوەڕەم هەڤاڵان. ئێوە چیەڵێن بێڵێن؟ لە دوای ئەم چەند دیێڕە خەمگینە ئەمەوێت هەواڵێکی خۆشتان پێ بدەن کە لە نەخۆشخانە کەوتبووم سەرۆکی ڕێکخراوی ئەتەیست واتە بێدینەکان هات بۆ سەردانم. پرۆفیسۆر بوو لە فەلسەفەیە، یەکێک بوو لە ئەندامانی بەڕێوەبەری زانکۆی کالیفۆرنیا. لێم پرسی کە ئامانجی ئەم ڕێکخراوەی ئێوە چییە؟ لە وەڵاما وتی هەموو دینەکان بە پەردەیەکی ئەستور مرۆڤایەتیان داپۆشیوە و چەند یاسایەکی وشک و قورسیان داناوە و بربەستن لە بەردەم چێژبردن و لەزەتبینی تەواوی توێژی لاوان لە خۆشی و ڕابواردنەکانی ژیان. ئێمە پێیان ئەڵێن کە خوانیە بۆ ئەوەی بێترس و دڵە ڕاوکێ بتوانن چێژی دنیای خۆیان بکەن. دەمزانی ئەم ڕێکخراوەی کە لە ئەمریکادایە پەیوەندێکی باشی لەگەڵ مۆسکۆ هەیە، چونکە رووسیا لەبەرەوەی نەیتوانی بەو شێوەی کە ئەیەوێ کۆمۆنیزم لە ئەمریکا بڵاو بکاتەوە بانگەشەی بێدینی و بێخوایی و بێبەرنامەی ئەکا تا لە ڕێی ئەمەوە لاوان دووچاری بەڕەڵایی و بێ ئامانجی بکە. لە ڕاستیە ئەم ڕێکخراوە داردەست و ئەڵقەلەگوی مۆسکۆ بوو. لە بەرامبەر ئەو قسەی پرۆفیسۆرەکەیان منیش چەندم پێکرا هەوڵم ما باسی
سێهەمی پەیامی بەری درەختی ئیمانی بۆ ڕوون بکەمەوە. زۆر بەجددی گوێی بۆ ڕگرتم. کاتێک ئەم ڕاستی ئیمانیانە تا ڕادێک دەرگای لە مێژەدا خراوی بە باوەڕی دڵی ئەوی کردەوە پەیتا هەموو پرسیارانەی ڕیز کرد کە دەمێکە لە ناخیا پەنگیان خواردوێتەوە و ئەم سەرکوتی کردوون. هەرچەند کاتەکە زۆر نەگونجاو و کورد بوو، منیش زۆر نەخۆش بووم و نەمەتوانی وەک پێویست وەڵامی بدەمەوە، کەچی لەگەڵەوەشە کاکی پرۆفیسۆر لە بەرامبەر ڕاستیەکانی ئیمانە شل بوو. بە ئومێدی دیدارێکتر ماڵ ئاواییمان لە یەکتر کرد کە ڕۆژ بیربی لە چاوەکانی پێکەنین. زۆر سپاس بۆ خوا کە دووهەم جار یەکترمان بینیەوە لە کۆتایی گفتوگۆیەکی درودرێژە پەنجەی شایەتومانی بەرز کردەوە و بە چاوی پڕ ئەسرینەوە ئەم پرۆفیسۆرە وەک ئەوەی تەحەدای هەموو جیهانی بێباوەڕی و ملحیدی و بێباوەڕی و بێدینی بکە مسڵمان بوونی خۆی ڕاگەیاند. نیوە شەو ڕۆشت و بەڵێنیە کە بەیانی زوو بێت تا نوێژی فێر بکەم. خواخوام بوو چرکەیەک زووتر بەیانی بێ. چاوەکانم چەند کاتژمێرێک چاوەڕی ئەو بوون ئەو دەرگاکە بکاتەوە بێتە ژوورەوە. بەداخەوە نیوەڕۆ هات و ئەو هەردیار نەبوو. تەلەفۆنم کرد بۆ ماڵەوەیان، دەنگێکی نەناسرا وەڵامی دامەوە وتی پرۆفیسۆر. من پێم وتم پرۆفیسۆر خۆی لەکوێیە؟ وتی تۆ کاک ساڵحی؟ وتم بەڵێ. وتی شەو نۆرەی دڵدەیاوە مردووە، واتە جەڵدەدیاوە، لە سەرمەرگا هەر ناوی تۆیە هێنا. من کوڕی ئەوم، 2 کاتژمێر پێش مردنی هەمومانی کۆ کردەوە. دوای ڕوونکردنەوەیەکی زۆر داوای لێکردین کە ئێمەش مسڵمان ببین. من و دایکم و خوشکەکەم قسەکانی باوکممان بە گونجاو زانی و هەمومان مسڵمان بووین. بڕیار بوو هەمومان پێکەوە بین بۆ لای تۆ تا فێری نوێژمان بکەیت. واقمڕما خوایەکیان ئەمەوێت لە بەرامبەر گەورەی و مەزنی تۆیە سەر بنێمە سەر ئەرس. جارێکی تر بەرزی نەکەمەوە چونکە تۆ گەوهرێکی وەک قورئانە پێبەخشیوین کە تەمەنێکی لێوان لێو لەستەم و تاریشی بە چەند کاتژمێر ڕووناکەکەیتەوە و ئەیکا بە چاخان چەند نیعمەتێکی نەبراوەیە خوایەکیان بە چەند سەعاتێک تەواوی گومڕایی 50 ساڵی کۆمونیستی و مارکسیەتی من بوو بە بەڵقی سەر ئاو. چەند خەزێنەیەکی بێپایانە ئەگەر بە ئەندازەی ژماری گەردیلەکانی لەشمان لە پێناوی تۆیە ببینە قوربانی هێشتا شایەنی گەورەی تۆ نییە یا ڕەب. هاوڕی عزیزم، شکران بژێری هەموو ئەو نیعمەتانەم و چۆن ئەویندارێ چاوەڕی ڕۆژی جوان و ویساڵی یارە و تا ئەو ڕۆژە حەسرەت پارچە پارچە ئەیتوێنێتەوە. منیش ئاوا تامەزرۆی بینین و بە خزمەت گەشتنی پێغەمبەری ئازیز و باوەڕدارانم صلی الله عليه وسلم. چاوەڕی ئەو ساتەم چاوەڕی فریشتەی مەرگەکەم بێت و دەرگای ژوورەکەم بکاتەوە. تەنها پەردەیەکی تەنک ماوە لە نێوان من و مردنا. کفن و سابوونەکەم لەژێر سەرمە ئامادەیە. خوای گەورە لە قوتابیانی قورئان قبوڵمان کە کاتێک دوا هەناسە ئەدەینەوە چاوەڕی دوعای ئێوەم. 12/1984 ساڵح گۆک کایە. هەر کە هەواڵی وەفاتی کاک ساڵحم پێگەیشت دەست و برد بە تەلەگرافێک سەرخۆشی خۆم بە بنەماڵەکەی ئەو گەیاند و پێم ڕاگەاندن کە ئێمە لێرە زۆر دڵگرانین بە کۆچی دوای کاک ساڵح و هاوبەشی خەمتانین. نامەیەکم بۆ کوڕەکەی نووسی بوو، دووپاتم کردبەوە کە بە هەر نرخێک بۆ ئەمەوێت یەکتر بناسین و ئەو دۆستایەتی لەگەڵ باوکیا هەم بووە ئێستا ئارەزووەکەم لەگەڵ کوڕەکەیە بەردەوام بێ. نووسی بووم کە هەندێک لایەن و گۆشەی نادیار لە ژیانی باوکیا هەیە کە پێویست و گرنگ و مهمە ئەبێ ڕوون بێتەوە بۆ ئەمە بەستەش لە کوڕەکەیم باشتر دەست ناکەوێت. داوام لێ کردبوو کە بە زووترین کات وەڵام باتەوە. دوای 2 مانگ نامەیەکم لە کوڕەکەیەوە بەدەست گەیشت. ئەڵێ زۆر سوپاس دەکەین کە هاوبەشی خەمی ئێمەی لەم کۆسپەی سەرڕێی ئێمەیە. بێگومان دۆستی باوکم دۆستی ئێمەشە و دۆستی منیشە، بەڵام لەبەرەوەی زوو ئادرێسەکەم ئەگۆڕم ناتوانم پەیوەندیەکی بەردەوام لەگەڵ بەڕێستان بکەم. هیوادارم لێم تێبگەن. زۆر سوپاس. زۆر نامەی ترم نار بۆ کوڕەکەی بەڵام هیچم پێ نەگەیشت. ئێستاش چاوەڕی وەڵامێکم لە کوڕەکەیەوە. هێشتا ئەو ئومێدەم هەیە کە ئەگەر بێت و ئەم مرۆڤە ئاساییە یادگاری ڕەشەکانی بکەونە بە ڕۆشنایی لەوانەیە زۆر سەردا و شتی گرنگ بەدەستەوە بدەن. گیانی کاک ساڵح شاد بێ. خۆی گەورە لە گوناهەکانی خۆش بێت و هەموو ئەو کاک ساڵحانی ترکە لە کۆڵانی دەرنەچووی بێباوەڕی و ولا ئیلحاد و بێدینیە گیریان خواردووە و پەلە قاژەیانە و نازانن چۆن دەرباز بن. خۆی گەورە بیانگەێنێ بە ئیمان، بیانگەێنێ بە ڕێنمووی و ڕووناکی ئیمان، دنیای ئەنگوستە چاویان نور دایپۆشێت. ئامین ئامین ئامین. خۆشەویستان، ئەوەی ئێوەی بەڕێز و خۆشەویست لە 6 ئەڵقەی هەفتەی ڕۆمانی درودا کە ویستی بوون بریتی بوو لە ڕۆمانی ئەو پیاوەی لە دووی خۆیە گەڕێت لە نووسینی خالید ئێرتۆغڕۆڵ
وەرگێڕانی شەیدا عەلی لە بڵاوکراوەکانی ناوەندی ڕاگەیاندنیارە. دەستخۆشیم هەیە بۆ بەشی کۆنتڕۆڵ کاک عەبدوڵاقی و دەستخۆشی زۆر گەورەشم هەیە و ڕێز و سوپاسی و پایانم هەیە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست کە هەمیشە گۆڕاڵی سەرجەم بڕگە و بابەتەکانی بەرنامەی درودن. ڕۆژی سێشەممە چاوەڕێی گۆشەیەکی نوێ بن، گۆشەیەکی گەورەی ئینشاءڵڵا کە دەست ئەکەین بە بەرهەمێکی نوێ لە بەرهەمەکانی درود یاخود یەکێکی تر لە گۆشە و بازنەکانی درود دەست پێکەین و گۆڕانکاریەکی نوێ لە ناو بەرنامی درودا ئینشاءڵڵا ڕۆژی سێشەممە یەکەم بەش و یەکەم ئەڵقەی ئەو گۆشە و بازنە نوێی درودتان پێشکەشەکرێت. تا ئەو کاتە بەخۆی گەورەتان ئەسپێرم، خۆتان لەگەڵ. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.